چاوەندارێکی پیرۆز هەیە لە شێخان لە قەزای شێخان ئەم دارە تقریبا مانگە پێش ێستا مانگی پێشوو لقێکی یاخود دوو دارە خۆی لە ڕاستیە دانەیەکیان لە ڕێگەوە دەرهات بوو ئەمە ئەم دارە پیرۆزە لای کێ پیرۆزە لە لای ئەوانەی ئاینی زەردەشتی پەیڕەوەکەن بۆ لالشیش تایبەتمەندیەکی زۆری هەبوو دارەکە تەمەنی نزیکەی 800 ساڵ دەبێت ینی پێشتر وایە زانی کە زەپەر براوە بەم دارەوە بە ئەنقەست شکێنراوە دوایی لیژنە چووە سەری سەیریان کرد دارەکە بەهۆی وشکیەوە خۆی لە ڕێگەوە هەڵکەنراوە و شکاوەتەوە بۆیە ئێستا دەستکراوە بە نۆژەنکردنەوەی دارەکە کەوێتە سەر ڕێگای لالش لە نزیکی قەزای شێخان سیاجێکی هەبووە پێشتر و باس لەوە دەکەن کە لە ساڵانی زۆر پێشوودا شخصێکیش لە لای دارەکانە ینی قەبری شخصێکیش لەوێ بووە بەڵام ئەوە دیار نەماوەت ئێستا بەهۆی کۆنیەوە ئێستا دەستیان کردووە بە نۆژەنکردنەوەی بابە شێخ و کەسانی تری پیاوانی ئاینی ئەزیدەکان ڕۆشتنەتە لای دارەکە دایانەوێت سیاجێکی بەرد بۆ دارە بکەن کە پاشماوەکەی ماوەتەوە و هەروەها نۆ داری تریش لەو شوێنەیە بەهۆی تشکانی ئەو دارەوە بچێنن دارەکە خۆی ناوی نەهدارک بوو هەتا ینی بە زاراوەی ئەوان ینی نۆ دار بۆیە نۆ داریان لە شوێنی دارەکە دەچێنن و ئەو شوێنە تا ڕادەیەک ئاوەدان دەکەنەوە.